بەرپرسیارەتی مرۆڤ پێویستە بەڕاستگۆیی دڵسۆزانە لەگەڵ هەموو مرۆڤەکاندا ئەو ڕاستی باس بکەین کە ئەوان بەرپرسیارن لە وەڵامدانەوەی ڕەحمەت و نعمەتی خوددا. جارێکی تر ئەم بنەمایە دەمانباتەوە سەرەوەی کە پێی دەڵێن لێکدژی. با پێداچوونەوەی بە پێناسەی ئەم زاراوەیەدا بکەین. لێکدژی دوو ڕاستی یان دوو واقعی دروستن، هەرچەندە وەکو دژیەک دەرەکەون. لە نامەی ڕۆمانەکاندا ڕاستی گەورە دەبین. نیعمەتی باڵادەستی خوددا لە هەڵبژاردندا و بەرپرسایەتی مرۆڤ لە هەڵبژارد. کاتێک لە ڕوانگەی مرۆڤەوە سەیری ئەم بابەتە دەکەین، ناتوانین ڕوونی بکەینەوە. شێوەیان دژ بە یەکە، بەڵام لە ڕوانگەی خودداوە هەردووکیان ڕاستەقینن. لێرەدا دوو ڕاستیەکە لە ڕۆمای 9 و 10 و 11ەوە لە بەرگەکانی تری کتێبی پیرۆزیشدا هاتوون، بەڵام لەم بەشە تایبەتەدا سەرنج دەخەینە سەر بەرپرسیارەتی مرۆڤ لە بنەمای پێشوودا سەرنجمان لەسەر نیعمەتی باڵادەستی خوددا لە هەڵبژاردندا. ئەم وشانە لە ڕۆمان 9 دەخوێنینەوە. کەواتە چی بڵێن؟ جارێکی تر پۆلس شێوازە پەروەردەیەکەی بەکاردەهێنێت کە پرسیارێک دەخاتە ڕوو و وەڵامی دەداتەوە. کەواتە چی بڵێن؟ ئەو نەتەوانەی بۆ بێتاوانبوون کۆششیان نەکرد، بێتاوانبوونیان بەدەست هێناوە. ئەو بێتاوانانەی بە باوەڕەوە کۆششیان کردوە چی؟ ئەمە ئەو پەیامە گەورەیە کە لە نامەی ڕۆماندایە. ڕزگاربوون بە نیعمەتە لە ڕێگای ئیمانەوە، نەک لە ڕێگای ئێمەوە. ئەوە دیاری خوددایە. ئەو وشانە ئێستا ئاماژەن کە پێیان پێ دەکەین بەشێکن لە نامەی ئەفەسۆس. بەڵام پوختەیەکی باشن بۆ ئەوەی کە پۆلس لە نامەکەیدا بۆ ڕۆمیەکان دێڵێت. لە ئاەتەکانی دواتردا قسەکانی تەواو دەکات و دەڵێت کەچی ئیسرائیل باسی ناجوولەکەکانی کرد و ئێستاش باسی ئیسرائیل دەکات. بە شەریعەتی تەورات کۆششیان کرد بۆ بێتاوان بوون، بۆ شەریعەتەکە پێی نەگەیشتن. بۆچی؟ شێوازێکی تری جوان کە پۆلس بەکاری دەهێنێت. وەڵامی پرسیارەکە بەم شێوە وەڵامی پرسیارەکە دەداتەوە، چونکە بە باوەڕ نەبوو بەڵکو لەسەر بنچینەی کردار بووە. و فێرکاری پۆلس و فێرکاری کتێبی پیرۆز ئەوەیە کە ئێمە بە کردارەکانمان ڕزگارمان نابێت، بەڵکو بە نیعمەت لە ڕێگای باوەڕ ڕزگارمان دەبێت. هەوڵیان دەدا بە کردارەکان بە دوای ڕزگاریدا بگەڕێن. پەیامی بنیادنانی و ئیمانیان ڕەت کردەوە. پۆلس دەڵێت ئەو سابۆیان بوو بە کۆسپ و تەگەرە و پشتیان تێکرد. هەروەک نووسراوە ئەوە تا بەردێک بۆ کۆسب لە زایۆن دادەنێم، تاشە بەردێکیش کە لێ بکەونە خوارەوە، بەڵام ئەوەی پشتی پێ ببەسێت شەرمەزار نابێت. ئەم بەردە بەردی کۆسب ئەو مەسیحەیە، ئیسای مەسیح کە ئیسرائیل وەکوونەتەوە ڕەتیان کردەوە. پۆلس لە بەشی پێشوودا ئەم بابەتانەی ڕوون کردوتەوە. ئەو لە ڕۆما لە بەشی 8 زمینە سازی بۆ ئەم قسانە کردبوو. ئەو پوختەی کە لە ئاەتی 1 تا ئاەتی 4دا دەڵێت با ئەم قسانە بخەینە ڕوو. کەواتە ئێستا تاوانبارکردن بۆ ئەوانە نییە کە لەگەڵ ئیسای مەسیحدا یەک، چونکە لە ڕێگای ئیسای مەسیحەوە یاسای ڕۆحی ژیان کە یاسای گوناحە لە دەرەوەیە و مردن ئازاد کراون. بەواتایەکی تر لێرەدا باسی شەریعەت دەکات کە بەرامبەر بە یاسای ڕۆحە، و یاسای ڕۆح ئەوەیە کە ئیسای مەسیحات بۆ ئەوەی ژیانمان پێ ببەخشێت بە باوەڕبوون بەپێی ئەوەی کە ڕۆحی پیرۆز ناردوێتی بۆ ئەوەی بۆ ڕۆژی ڕزگاربوون مۆرمان لێ بدات. شەریعەتی ڕۆحی ژیان ڕزگاری کردین لە شەریعەتی گوناح و مردن. بەڵام کێشەکە بەپێی ئەوەی پۆلس لە ڕۆمادا لە بەشەی کە دەیخوێنینەوە وتوێتی ئەوەیە کە جوولەکەکان پێیان باشتر بوو بە دوای جێبەجێکردنی شەریعەتدا بگەڕێن. بەڵام ئەمە شەریعەتی گوناح و مردنە، چونکە شەریعەت نیشانە دەکات، ئاگادارمان دەکاتەوە لە گوناحەکانمان و ڕێگە بۆ ڕزگاربوونمان لەم شتانە کە لە شەریعەتی ڕۆح و ژیانە لە مەسیحا ئەگرێت. لەبەرەمە پۆلس دەڵێت خوددا ئەوەی کرد کە شەریعەت بەهۆی لاوازی سروشتی دنیایی نەیتوانی بکات. کوڕەکەی خۆی لە شێوەی جەستەی مرۆڤی گوناهبار نارد بۆ ئەوەی بێتە قوربانی گوناح. لە جەستەی مرۆڤەکاندا گوناهی تاوانبار کرد تاکو داواکاریە دروستەکانی شەریعەتی تەورات کە لە ئێمەدا بێتە دی، کە بە گوێرەی سروشتی دنیایی ناژین، بەڵکو بە گوێرەی ڕۆحی پیرۆز دەژین. ئەوەی پۆلس هەوڵی بۆ دەدات بێڵێت ئەوەیە کە شەریعەت باشە. هیچ دوو کەسێک نییە کە لەسەر دەڕاستپاردەکە ناکۆک بن جگە لە پیرۆزکردنی ڕۆژی شەمە. هەموو فەرمانەکان لە پەیمانی نوێدا دووبارە کراونەتەوە کە پێویستە ژیانمان چۆن بێت. ڕاستە ناتوانین بە تاواتی جێبەجێکردن، بەڵام لە سایەی گیانی پیرۆزەوە کە لە ناومان دانیشتە جێ زیاتر لە ئیسا دەچین و جێبەجێکردنی ویستی ئەو لە ژیانماندایە. و ئەمەش ئەوەیە کە خوددا لە پەیمانی کۆن کە شەریعەت و ڕاستپاردەکانی پێبەخشیوین. خوددا دەیەوێت بە ویستی ئەو بڕۆین، بەڵام پرۆسەیەکی بەردەوامە و ڕەوتی دەکاتەوە کە چۆن ئەم پرۆسەیە لە ڕۆما 12 ڕوو دەکات، کاسێ باز لە نوێکردنەوەی دەروون دەکات و بۆ ئەوەی بەویستی خوددا بڕۆین. پۆلس لێرەدا لە بەشیدا لەژێر ناونیشانێک درێژە بە قسەکانی دەدات بە ناوی پەیامی ئیمان. پەیامەکە لێت نزیکە، لەسەر زمانتەوە لە دڵتایە. ئەمەش پەیامی ئەو باوەڕەیە کە ڕای دەگەێنێ. ئەگەر بەدەمت دانت بە عیسا دانا کە پەروەردگارەوە بەدڵ باوەڕت کرد کە خوددا لە ناو مردووان هەڵیساندەوە،
ڕزگار دەبیت. لێرەدا کاتێک دەڵێت باوەڕ دەهێنی دیان بەدەم دیان بەوە دادەنێت کە ئەیسا پەروەردگارە، لێرەدا باسی خودایەتی ئەیسا دەکات. سەبارەت بە ناسنامەکەی ئەیسا مەسیح خودای بەجەستە بووە. ئەمەش بنەمای باوەڕبوونە بەوەی کە ئەیسای مەسیح کێیە. هەر بۆیە یوحەنا لە ئینجیلەکەیدا فەرموویەتی کە ئەم ئاەتانە نووسراون بۆ ئەوەی باوەڕتان بێت کە ئەیسا مەسیحی کوڕی خودایە و کاتێک باوەڕتان هێنا ژیان بە ناوی ئەوە وەردەگرن. یوحەنا مزگەنیەکەی بەوە دەست پێ دەکات کە دەڵێت لە سەرەتادا وشەکە هەبوو، وشەکە لە لای خوددا بوو، وشەکە خوددا بوو، وشەکە خۆی بوو، بە مرۆڤ و لە نێوانماندا نیشتەجێ بوو، شکۆی ئەومان بینی، ئەو پەروەردگارە. ئەمە ئەیسایە وەک خاوەن شکۆ، وەکو خودایەک، و دەبێت باوەڕمان بە ئەیسا بێت کە هات و خودای بۆ ئاشکرا کردی. پۆلس تەواوی دەکات و دەڵێت لەبەر ئەوەی دڵ باوەڕهێنان ئەنجامەکەی بێتاوانیە، بەدەمدان پێنانانی ئەنجامەکەی ڕزگاریە. و دووشت ڕاستی دروستی و ڕزگاری لە ڕاستیدا یەک بیرۆکەن. بە واتایەکی تر ڕزگار بوون کاتێک ڕوودەدات کە بە ڕاستی بەدڵ باوەڕمان بێت کەسێک بەدڵ باوەڕی هەیە و بەدەستی خۆی دیان بەوە دادەنێت، بەڵام لێرە بیرۆکەکە هەر یەکێکە. هیچ جیاوازیەک لە نێوان ڕاست و دروستی و ڕزگاریدا نییە. لێرەش باسی هەماشت دەکات. کاتێک بێتاوان دەبین ڕزگارمان دەبێت. هەردوو بیرۆکەکە بەکاردەهێنێت. هەروەک چۆن نووسراوە پیرۆزەکە دەفەرمێت هەر کەسێک پشتی پێ بەستێ شەرمەزار نابێت. جیاوازی لە نێوان جوولەکە و ناجوولەکە نییە، لەبەرەوەی هەمان پەروەردگارە و هەمومان دەوڵەمەندە بۆ هەموو ئەوانەی لی دەپارڕێنەوە، چونکە هەر کەسێک کە بە ناوی یەزدانەوە بپارڕێتەوە ڕزگاری دەبێت. کەسانێکن هەوڵ دەدەن بە زیادکردنی وشەکان بەم بەشا ڕوون بکەنەوە. پۆلس باسی کۆمەڵە کەسی دیاریکراو دەکات، بەڵام پۆلس دەڵێت هەر کەسێک بانگی ناوی پەروەردگار بکات ڕزگاری دەبێت. پەیامەکە بۆ هەمووانە، بۆ هەموو مرۆڤەکان. چی ڕوودەدات کاتێک کە سەرنجمان لەسەر ڕاستیەک بێت بەبێ ڕاستیەکی تر؟ لەم حاڵەتەدا ئەم دوو ڕاستیە توندڕەون لە جیاوازیدا. زۆر جار سەرنج خستنە سەر سەروەری خوددا بە زیادەڕۆی دەبێتە هۆی نابەراپرسیایەتی مرۆڤ. دەتوانین ئەمە ڕوون بکەینەوە زیادبوونی گرنگیدامە بەرپرسایەتی مرۆڤ بەگشتی دەبێتە هۆی ئەوەی کە لاهوت سەروەری خوددا لە هەڵبژاردندا پشتگوێ بخات و ڕەت بکاتەوە. مەسەلەکە دەبێتە هۆی یەکێک لەو دوو توندڕەویە. ئەوەی ڕوودەدات ئەوەیە کە خەڵق هەوڵی دۆزینەوەی چارەسەر بۆ ئەم دوو ڕاستی گەورەیە دەدەن. ئێمە ناتوانین بە تەواوەتی لێیان تێبگەین تا ئیسای مەسیح ڕوبەڕوو نەبینین و دواتر ئەبەدیەت لە زانیندا بەسێرە دەبین، چونکە ڕاستیگەلێکی زۆر قوڵ هەن کە ڕوون دەبنەوە. وەرن سەیری با ئەم پرسیارێک لە خۆمان بپرسین و بیری لێ بکەینەوە. بە گوێرەی پەترۆسی نێردراوی خوددا بۆچی هێشتا یەزدانی مەسیح نەگەڕاوەتەوە؟ ئەم وشانە لە نامەی دووەمی دابەشی 3 ئاەتی 89 دەڵێت، بەڵام خۆشەویستان تەنها ئەم شتانە لە یادتان نەچێت. ڕۆژێک لەلایەن یەزدان وەک 1000 ساڵە و 1000 ساڵیش وەک ڕۆژێکە. یەزدان سەبارەت بە بەڵێنەکەی خۆی خاو نییە، وەک هەندێک بە خاوی دەزانن، بەڵام لەگەڵمان پش و درێژە، نایەوێت کەس لە ناو بچێت، بەڵکو دەیەوێت هەمووان بۆ تۆبەکردن ئامادە بن. جارێکی تر هەندێک خەڵکن بۆ ئەوەی کە هەوڵ دەدەن یەکێک لە دۆخە توندڕەوەکان ڕوون بکەنەوە، وشەیەک زیاد دەکەن کە هەندێک کەس لە ئەگەری ڕزگار بوون دوور دەخەنەوە. بەڵام لێرەدا ئەم لێدوانە وەردەگرن و ئەوەی کە پەترۆس وتی، بەڵام لەگەڵمان پش و درێژە، نایەوێت کەس لە ناو بچێت، بەڵکو دەیەوێت هەمووان دەرفەتیان بۆ تۆبەکردن هەبێت. لەبەر ئەمە بنەماکەی ئەمڕۆ دەڵێت پێویستە بە ڕاستگۆیی و دڵسۆزانە لەگەڵ هەموو مرۆڤەکاندا ئەو ڕاستیە باس بکەین کە ئەوان بەرپرسیارن لە وەڵامدانەوەی ڕەحمەت و نعمەتی خوددا.